سڵاتان لێبێ بەڕێزان، وەکو هەموو لای ئاگادارن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان خوێندنی کرد بە ئۆنلاین لە ئێستاە ئەم پلاتفۆرم و ئەپلیکیشنانە کە لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابینکراون زەڕورن بۆ خوێندکاران بە تایبەت قۆناغەکانی بنەڕەتی یەکتانەوە. یەکێک لەو وێبسایتانەی کە تایبەتە بە وانەکان پلاتفۆرمی ئیوانەیە کە ئەمە ئەدرەسەکەیەتی ئیوانە. ئەم وێبسایتە هەموو وانەکانی قۆناغەکانی تایە، بۆیە گرنگە خوێندکار سەردانی ئەم وێبسایتە کات و وانەکانی خۆی ببینێ. کاتێک سایتەکە ئاکەیتەوە بەم جۆرەیە، کۆدی بەکارهێنەر هەموو خوێندکارێک کۆدی تایبەتی خۆی هەیە کە لەلایەن قوتابخانەکەیەوە بۆی دابین کراوە و لەسەر نمرەکانیشی هەمان کۆد دانراوە و شەی نهێنیش بە هەمان شێوە ئەوەشی پێدراوە کە زانیاری تایبەتی خۆیەتی توانێت لە قوتابخانەکە وەرگری. ئەمە یەکێک بوو لە وێبسایتەکان. وێبسایتێکی ترمان هەیە کە بە هەمان شێوە لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین کراوە، سایتی قوتابخانەکەم کە ئەمە ئەدرەسەکەیەتی. لەم وێبسایتەشە زۆر بە جوانی هەموو وانەکانی تایە، بۆ نمونە ئەمە پۆلی یەکە، ئەمە پۆلی دووە، ئەمە پۆلی سێیە، پۆلی شەشە. ئەمیش بە هەمان شێوە لە ڕێگەی کۆدی بەکارهێنەر و ناوەکەیەوە داخڵە بێ، ئایدیەکەیەوە داخڵە بێت و ئەتوانێ وانەکان ببینێ. دانێکی ترمان هەیە کە ناوی ئیپەروەردەیە، تایبەتە بە سیستمی خوێندکاران و بەڕێوەبردن کە خوێندکار هەموو زانیاریەکانی لەویایە هەیە. دانێکی ترمان هەیە کە بە ناوی ئەپلیکیشنە، ناوی مەناهیج کوردستانە، ئەمە ناوەکەیەتی کە بۆ سیستمی ئەندرۆید و iOS بەردەستە. کاتێک تۆ ئەم ئەپلیکیشنە دابەزێنی وانەکانی تێدایە و بە شێوەیەکی زۆر جوان ڕوونی کردوتەوە بۆ فێربوونە، ئەمە توانێت خوێندکار سوودی لێ وەرگرێ. بەدەر لەم دوو وێبسایت و ئەپلیکیشنە ئەمە پەیجی فەرمی کەناڵی تەلەڤیزیۆنی پەروەردەییە کە لەم پەیجەدا هەموو ڕوونکردنەوەکان دراوە کە لە کەناڵەکەیانەوە سەعات چەند بۆ چەند وانەکان پەخشەکرێ. تەلەڤیزیۆنەکە بۆ هەموو سیستمەکان بە خۆڕایی بەردەستە، ئەپلیکیشنەکانی سیرکردنی کەناڵەکانەوە دادبەزان دەبێ، ئەو ئەم کەناڵە بە خۆڕایی بۆ هەموو سیستمەکان ئەتوانی سەیری بکەی لە هەر کاتێکا بتەوێت و پەخشی ڕاستەو خۆیانەیە و ئەگەر نا سەردانی پەیجەکانێکی لە فەیسبوک زانیاری زیاتریان داناوە. هیوادارم ئەم بابەتە سوودی هەبوو بێ، بینێرن بۆ هاوڕێکانتان، بۆ ئەو کەسانی کە خوێندکاریان هەیە و خوێندنیش بووە بە ئۆنلاین. ئەمانە سەرچاوەی فەرمی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانن کە ئەتوانن سوودی لێ وەربگرن. ڕێزمێ بۆ هەموو لایەک، کاتێکی خۆش، خواتان لەگەڵ.